تێکستی نامەیەک کە ناگات توانە ئەمین. ڕاستە ماندووم چونکە تێنەگەشتی، چونکە دوای ئەو هەموو ئەزموونەی ژیان، دوای ئەو هەموو خوێندنت بە زمانی جیاواز فێر نەبوویت لە کاتی مامەڵەدا چەند ئاگات لە بەرامبەرەکەت بێت. ئێستاش فێر نەبوویت کە ناوی کەسێک دەنووسیت پیتی یەکەمی بە کاپیتاڵ بنووسیت، چونکە پێت وابووە ئەمانە شتی بچووکن و لە یادت کردووە کە ئەم دنیا گەورەیە خۆی لە کۆمەڵێ شتی بچووک دروست بووە. تێنەدەگەشتی کە لەوانەیە دەرهێنانی خشتێکی بچووک لە دیواری باڵەخانێکی گەورەدا تەواوی بیناکەت بەسەردا بڕوخێنێت و ڕووخانیشی. شەڕمان دەبێت چونکە تۆ لار مامەڵم دەکەیت و منیش وەگەڵ پارەگرافەی سەرەوە قسەت لەگەڵ دەکەم. لەم ڕۆژانەدا شێرێکی فارسیم کرد بە کوردی، خۆم پێکەنینم دەهاتێ دەڵێ گەر بە دەمارەکانمدا جۆگە لەت نەبەست بێ بۆ دڵم لە دەقەیەکدا 72 جار ناوت دێنێ.